کۆتایەکەی بە ئامۆژگاریەکی حەسەنی بەسری دێنین ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت لە کاتێکدا کە حەسەنی بەسری ئەو ئاەتەی خوێندەوە کە خوای پەروەردگار دەفەرمێت عن اليمين وعن الشمال قعيد هەموو ئینسانێک دوو فریشتە لەسەر شانیەتی دوو فریشتە چاودێری و ئاگاداری دەکات یەکێکیان لە لای ڕاست کە کار و کردەوەی چاک دەنووسێت ئەعمالی ساڵحە دەنووسێت ئەوی تریان لە لای چەپەی ئینسانە و کار و کردەوە خراپەکان دەنووسێت خوا پەناماندات جا حەسەنی بەسری فەرمووی ئەو دوو فریشتانە کە لەسەر شانی ئینسانن چاکە و خراپەی ئینسان دەنووسن دەفەرمێ وریا بە ئەی ئینسان فەعمەل ما شئت ئەقلیل ئەو ئەکثر ئەی ئینسان ئەتۆش تەماشای خۆت کە چۆنی دەتەوێت کار و کردەوە بکە لە دنیادا زۆر ئەنجام دەدەی یاخود کەم ئەنجام دەدەی چاکە دەکەی یاخود خراپە دەکەی دەفتەرەکەت کراوەیە فریشتەکانیش تۆماری دەکەن وریا بە ئەی ئینسان دەفتەرت کراوەیە هەتاوەکو ئەو ڕۆژەی کە دەمری دەفەرمێ کاتێک کە دەمری و مردنت دێت ئەو دەفتەرەی کە لە ژیانتدا ئاوا کراوەیە و هەموو شتێکی تێدا تۆمار دەکرێت لە کاتێکدا کە دەمری دەفتەرەکەت ئاوادا دەخرێت مەجالی هیچ شتێکت نامێنێت بەڵکو ئەو دەفتەرەیە کاتێک کە دەمری لە ناو گۆڕدا دەکرێتە گردنت دەفتەرەکە قەپات دەکرێت وەدا دەکرێتە گردنی ئینسان لە ناو گۆڕدا هەتاوەکو ئینسان زیندوو دەکرێتەوە ڕۆژی قیامەت ئەو دەفتەرە لە گردنی ئینساندایە جا ڕۆژێکیش کە ئینسان زیندوو دەکرێتەوە ئەو دەفتەرە لە گردنیدایە و ئەو دەفتەرەی ئەعمالەکانی وەردەگرێتەوە لە دەشتی مەحشەر یان ئەوەتانەیە بەدەستی ڕاست خوابمان گەڕێ لەو کەسانە یان ئەوەتانەیە بەدەستی چەپ وەریدەگرێتەوە ڕاستیب دەبێت دەکەوێت لە ئیمتیحانەکە خوا پەناماندات ئینجا بۆیە خوای گەورە دەفەرمێت وەکل ئینسانین ئەلزەمناه طائره في عنقه هەموو ئینسانێک دەفتەری کردەوەکانی خوای گەورە دەفەرمێت لە گردنیدایە ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا لروجي قيامتيش دا أو كتابت بودا كريتوا أو دفتر أعمالت بودا كريتوا شهادك ددريتوا بكراوي انجا بيدلن اقرأ كتابك دي أو رؤتو كتابك يخد بخوين وكفى بنفسك اليوم عليك حسيبا بخوا بسك خود بسر خوت وشاهد بي شون كدزاني بريزكت شون بو كردوا كانت شون بوون كفى بنفسك اليوم عليك حسيبا بس برام أورو بسر خوت وشاهد بي شون كهم شتيق لو دفتري دا تودا تومار كراوا جا عقل أو كسيا زانا أو كسيا براستي إنساني عقل تيجيشتو أو كسيا بيش أوي كدفتركي دا بخريتو مردني بقات سر أو دفتري پردكاته ولا كاري چاكا بوچی چونکە ئەو دەفتەرەیە هەموو شتێکی ئینسانی تێدا تۆمار دەکرێت ئەوە شەهادەیە کە لە ڕۆژی قیامەتدا دەدرێتەوە لە ناو گۆڕدا لە گردنتە وریا بکە زیندوش بێەوە لە دەشتی مەحشەر ئەو دەفتەرە دەدرێتەوە دەستت ئەو کەسە بەختەوەرە ئەو کەسە براوەیە سەربەرزە کە دەفتەرەکەی پڕ دەکاتەوە بە کاری چاکە و ئەعمالی ساڵحە پێش ئەوەی کە دەفتەرەکەی دابخرێت عەقڵ و تێگەیشت و ئەو کەسەیە دەرفەتی ژیان لە کیز نادات چونکە یەک جارە ئینسان ئەو دەرفەتە لە کیز بدات لەو ئیمتیحانە بکەوێت تازە خەسارەتمەندی ئەبەدی دەبێت و جارێکی دیکە ناگەڕێتەوە بۆ دنیا